پەیام گەنجێکی بەهرەمەند لە کۆمەڵگەی باریکەی سەر بەناحی عەربەت بەسەر دەکاتەوە کە سەرەڕای دابینکردنی بژێوی ژیان لە ڕێگەی کاری ڕۆژنامەوانیەوە لە هەمان کاتدا بەشێک لە کاتەکانی تەرخان کردووە بۆ برەودان بە خولیاکانی و دروستکردنی ئۆتۆمبیلی سەربازی و ئۆتۆمبیلی گشتی و ڤێلا لە ڕێگەی کەرەستەی سەرەتایی وەک کارتۆن و تەختەی بەکارهاتوو. ئاکۆ دەڵێت ئامانجی لەم کارە دەرخستنی توانای گەنجانە بۆ کۆمەڵگە و سلماندنی ئەو ڕاستیەی کە گەنجی کورد هیچی کەمتر نییە لە گەنجانی جیهان. ئەم شتانەی کە دروستم کردووە زیاتر ئاسن و کارتۆن و MDF و چیمەنتۆ و جۆرەها شتم تیا بەکارهێناوە. دەمەوێت بە قەومی و بە میلەتەکەم و بە جیهانیشی بسەلمێنم کە گەنجی کورد هیچی لە گەنجانی وڵاتانی دیکە کەمتر نییە، توانای داهێنانیان هەیە، توانای بەردەوام دروستکردنی جیهانێکی پێشکەوتوو و گۆڕانکاریکی گەوریان لە ژیاندا هەیە. بەڵام بەداخەوە کە حکوومەت من هیچ داواکاریکم بۆ حکوومەت نییە کە گوێمان لێ بگرێن یان لێ نەگرێ. ئێمە ماندوو نەناسانەکاری خۆمانەکەین باوکاری براکانم و خێزانەکەم بە تایبەتی کاکشاوی برام کە زۆر یارمەتی دەرمە. ئاکۆ و هاوشێوەکانی لەگەڵ هەڵکشان و بەرەو پێشچوونی کارەکانیان گلەییەکانیان لەلایەنە پەیوەندی دارەکان ڕوو لە زیاد بوونە چونکە بە کوتەی خۆیان لە جیاتی ئەوەی بازرگانان کە لوپەل و یاری و مناڵان لە وڵاتانی دراوسیەوە بە تێچوویەکی زۆر هاوردە بکەن ئەمان دەتوانن بە تێچوویەکی کەمتر بەراورد بە وڵاتانی دراوسی ئەو کارە بکەن. ئەمەش دەبێتە هۆی دروستکردنی هەلی کار بۆ گەنجانی هەرێمی کوردستان. سەرەتای کارە دەستیەکانم وەکو حەزێک یان وەکو خولیایەکی گەنجانە بۆ ئەم ئیشانە هەمبوو، بەڵام لە ئێستا کارەکانمان گەورە کردووە و بەنیازین لە ئایندێکی نزیکدا بەهۆی ئەوەی کە خواستێکی زۆر لەسەر دروستکردنی ئەم کارانە هەیە، بە تایبەتی لە پێشەنگەکانی ئۆتۆمبیلەکە خواستێکی زۆری لەسەر و داواکاریمان لێکن. کۆمەڵە گەنجی بەهرەمەندمان ئامادە کردووە کە لە ئایندێکی نزیکدا بۆ ئەوی بتوانین ئەگەر حکوومەت هاوکار بێ بکەینە شوێنێکی بازرگانی بۆ دروستکردنی ئەم کارانە و برەوی باشی پێ بدەین و بتوانین دەزمایەکی زۆری هەبێ هەم بۆ حکوومەت و هەم بۆ خۆشمان و بۆ و گەنجانی کە کارمان لەگەڵاکە. ئێمە بەدەر لەوەی کە دەتوانین لە ئێستادا زۆربەی کارەکانمان لە دەروی وڵات بۆ دێ، بەڵام ئێمە لە ناوخۆمانە دەتوانین کاری دەستی زۆر نایاب و زۆر ناوازە دروست بکەین کە لە ئێستادا بۆتە هۆی جێی سەرسوڕمانی خەڵکە بەدەر لەوەی کە لە دەرەوە خەڵگەی بینین لە ماڵیشەوە وەکو پێشانگایەک بەردەوام خەڵک دێن بۆ سەیری. ئاکۆ پێی وایە کارکردنی لەگەڵ ئەم خولیایەدا ئەگەرچی بە شێوەیەکی کاتیش بێت دووری دەخاتەوە لە کێشە و گیر و گرفتەکانی ژیان. بەردەوامیشی لە برەودان بە خولیاکەی بۆ پشگیری بەردەوامی خانەوادەکەی دەگەڕێنێتەوە. لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بە ناوی داهێنەرەوە خەڵاتی داهێنەریان پێبەخشرا، بەڵام ئاکۆ و هاوشێوەی ئاکۆکان لە قەزای شارە زوور پشتگوێ خران. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، گوندی باریکەی سەر بەناحی عەربەت.